لە سەرکۆتکردنێکی بێوێنەدا هەرە پارتی سەرەکی تورکیای سەربەکوردەکان لە ڕۆژ یەکشەممە پاشەوەی نو لە پەرلەمانتارەکانی و هەردوو هاوسەرۆکەکەی دەستگیر کران وتی لە پەرلەمان دەکێشنەوە. پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە هەرە گەورەترین سیمی پارتی تورکیا وتی ئیتر لە کۆبنەوە گشتەکانی کارەکانی کۆمسیۆنی پەرلەماندا بەشداری ناکەن. هەنگاوەکە هەروەها لەلایەن هاوپەیمانانی تورکیای ڕۆژاواییدا نیگەرانی دروست کردووە کە دەڵێن ئەو بارەنە ئاساییەی کە سەپێنراوە بۆ سەرکوتکردنی بەرهەڵستانی ئۆردەگان بەکارهاتووە نەک تەنها بۆ گومان لێکراوەکانی کودەتاکە. هەدەبوتی ئەندام پەرلەمانەکانی ئەوانەی فەرمانی دەستگیرکردنیان نەدراوە لە جیاتی ئەوەی لە ناو پەرلەماندا بنیشن ماڵ بە ماڵ گوند بە گوند و ناوچە بە ناوچە سەر لە هاوڵاتیان دەدەن. ئەیهان بلێگن وتەبێژی هەدەپە وتی تورکیا لە خاڵێکی وەرچەرخاندایە و هەر بڕیارێک بۆ ژێنشینی دیمرتاش و یەکسەداغ لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بریاری لەسەر دەدرێت. واشنگتن و ئەوروپا بە تۆڕەییەوە کاردانەوەیان هەبووە بەرامبەر بە دەستگیرکردنەکان. فرێدریکا مۆغێنیێری سەرۆکی کاروبارەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا و کۆمسیۆنەر یەکێتی ئەوروپا جوهانس هاهن دەڵی یەکسەداغ و دیمرتاش کەسانی جێباوەڕی ئەوان بوونە و ئەوان وتیان ئەم پێشهاتانە سازشە لەسەر دیموکراسی پەرلەمانی لە تورکیا.